ئەو بەڵگانەی کە لە کەسێکی نەناسراوە بۆ تایمز ناردراون نیشان دەدەن ترامپ لە داهاتەکانی ساڵی 1995 زیانی 916 میلیۆن دۆلاری لێکەوتووە. ئەمەش ڕێگای پێداوە هیچ باجێک نەدات و ساڵانی دواترێش بە هەمان شێوە هیچ باجێکی نەداوە. هیچ باجێکی فیدراڵی نەداوە. ئەوە زیرەکیم نیشان دەدات. ئەو مەسەلەیە ڕۆڵێکی مەزنی بینی لە دیبیتەکەی هەفتەی ڕابردووی نێوان ترامپ و هیلری. وڵاتێکمان هەیە پێویستی بە تونێل و ڕێگا و پرد و خوێندنگە و نەخۆشخانەی نوێ هەیە. ئێمەش ئەو پارەیەمان نییە چونکە بۆ زۆرێک لە بیرۆکەکانی کلنتنی تۆ بەفیڕۆ دراون. هەروەها ڕەنگە لەبەر ئەوە بێت تۆ بۆ چەند ساڵێک هیچ باجێکی فیدراڵیت نەدابێت. پشتیوانانی ترامپ لەگەڵ ئەوەدان کە پالێوراوەکەیان مافی خۆیەتی دانی باجی داهاتەکەی ئاشکرا نەکات. ئەم کەسە 26 ساڵ لەمەوبەر هەندێک شکستی هێنا و پاشان ئیمپراتۆرێتێکی دروست کرد. ئەوە بلیمەتی ئەو نیشان دەدا کە توانی ئەو کارە بکات. سەرمایی ترامپ شکستی هێنا و توانی بێتەوە سەرپێی خۆی. ئەمریکا ئێستا پێویستی بە پێچەوانەکردنی ڕەوشەکەیە و ترامپی شارەزای ئەو بوارەیە. پێتان دەڵێم ئەگەر نەدانی باجی داهات ژیری ئەو دەربخات ئەی چ لە تەواوی ئێمە دەکات کە باج دەدەین. لەوانەیە ئەو ڕاست بێت کە 1 سەنتی باجی فیدراڵی نەدابێت بۆ پشتیوانیکردنی لەشکری یان سەربازە دێرینەکانمان یانیش خوێندنگەکانمان. هیچ شتێک لەو بەڵگانەی بۆ تایمز ڕەوانەکراون ئەوە نیشان نادەن کە ترامپ ڕەفتاری نەقانونی کردبێت. هەموو ئەمریکایەکان دەتوانن قەرەبووی ئەو دەستکەوتانەی باجی لەسرە بکەنەوە بە لەدەستدانی دارایی. بەڵام لەم گەڕە سیاسیەدا نایەکسانی لە داهات و شەفافیت بۆتە بابەتێکی سەرەکی لە مێژووی دانی باجی ترامپ. جا ئەوەی زانراوە و نەزانراوە تەوژمی بە دێموکراتەکان داوە لەو دەمەی ڕۆژی هەڵبژاردننی نێزیک دەبێتەوە.